گرانی نرخی بنزین و خراپی کوالیتیەکەی گرفتێکی سەرەکی شوفێرانە لە هەرێمی کوردستان. تازەینەوە بنزینی پێشترێ دەبێت شەربەتی مێوژیە. شوفێران بە ناچاریەوە دوای نزیکەی کاتژمێرێک لە نۆرەگرتن دوجار بنزینێکی کوالیتی خراپیان بە نرخێکی گران دەست دەکەوێت. تقریبەی لێرە ئەو بەنزیخانە زۆر باشە، سەعاتێک ڕادەوەستین، وەزبەمان هەیە ڕۆژە لۆ وەزبە ئیش دەکەین، ڕۆژە چش لۆ بنزینی. ئیشەکەوان نەمایانی بایەوەی ناکاتن ئەمن ئەوەی بە بنزینەدام یان لە سیارەیەدام پێی بگرمەوە ئەوەی لەبەرەوەی ئەوەندا من نایەمە سڕی لەبەرەوەی بەشی ئەوەم ناکاتن بەو تەکسیە ئیش بکەم ئەگەر تو ئیشەچکە لەگەرنەکەی بەڕاستی لۆ دەرناینی و زەحمەتە ناوێنم لە بازاری تێکەم بەخوای ناوێنم ئەگەنا لە سڕێ ڕاناوەستم دوو ماگ نابێ مەچینەم گۆڕێ بەخوای 6 وەرەقەم چووە لەسەر بەنزینی خراپ ئەوەش دەرەجەیەکەکە نییە ئەوەی کە ئێستا حکوومەتەکە تەوزیعی دەکا بەسەردەوەی بازاری کەمێک باشترە. هاتوومەتە ناوچەی پیشەسازی باکوور گفتوگۆ لەگەڵ یەکێ لەو پیشەوەرانە دەکەم کە کاری گۆڕینی فیول پەمپی ئۆتۆمبیل دەکات. ئەو زانیاری زیاتر لەبارەی خراپی کوالیتی بنزین و لێکەوتەکانی لەسەر ئۆتۆمبیلی هاوڵاتیان دەخاتە ڕوو. بنزینەکە خراپە کاکە ئەو بنزینی عینە کوی نەفتەکەی شیواششکوی دەراتە ئەوە ناوتان چکرایە تاوات ئەوە شەریکەوە ئەوە سەرعیشی لە دەوری 250 دلاریە نوێی 260 دلارە وانۆشە 2021 هەتا 1990ەوەیە فیتەمەکەشی گرانە بەس فیتەمەکەی بەتەنێ بەستە تووسی 5 دلاریە. بنزینی خراپ فیتپەمپی باش شتێک دەدا؟ ئەرێ وەڵە تێک دەدا ئەو مەسویە کە مەسەکەی گیرە تاو ئازەکەی نەک بە 260 دلار بکڕی بە 500 دلار بکڕی تێک دەچێت. گەری ئەوەیە ئەو قاعدەی تاوێن تۆ ئەو فیشەی تاوێن تۆ ئەو فیشەی گەرم دەکا و خەتەریاتی لە بۆ سیارەگرتنی ئەگە بەزنەکە زۆر خراپی و فیتەمی ئەسڵی فیتەمەکەی دەسووتێنی حەقی نییە. داواکاری سەرەکی شوفێران بریتیە لە هاوتاکردنی نرخ و کوالیتی بنزین و سوتەمەنی هاوشێوەی شارەکانی دیکەی عێراق ئەوان گلەی زۆریان لەو جیاوازی نرخە هەیە بە شێوەیەک لە باشوور و ناوەڕاستی عێراق نرخی 1 لیتر بنزین 450 دینارە لە کاتێکدا هەمان بڕوو بە کوالیتێکی خراپیشەوە بە نرخی 2 هێندەی نرخی بەغدا لە هەرێمی کوردستان دەفرۆشرێت. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر. مامۆستا